لە چوارچەوەی ئەوەی ئێمە داواکاریەکەمان کردو وتمانە لە داواکاریەکان ئەوەی تایە کە موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت هیچ وەکو دەستپێشخەریەکی سەرەتایی موچەی ئەو وەزارەتە ڕاستەقینانە بدەن کە کەمترین بندیوار یا گەندەڵی تێدایە ئەو لەوێت لە ئێستا بۆ پەروەردە سەحا خوێندنی باڵا هەموو ئەمانەیە کە ئەو بتوانێت موچەی پێ بنێرێت کە بێگومان موچە حەقی هاوڵاتیانی عێراق هەموویەتی بە هەرێمی کوردستانیشەوە لەو چوارچێوایە چاوەڕێی وەڵامی کردداری ئەو ئەکەن خۆپیشاندان بێگومان ناڕزایەکان لە چوارچەوەی خۆپیشاندان و وەک ڕابردوو دەبێت و بایکۆت یەکێکە لە خیارەکان زۆگە دوجار مامۆستای کە نەتوانێت دەوام بکە دوجار چارە حەلی ئەوەیە کە نەتوانێت نەچێتە سەر هۆڵەکانی خوێندن ئەگەر چی ئەمە پێمان ناخۆشە بەڵام ناچارین ئێمە بەوان ئەڵێن بە باوکودایکی خوێندکاران وەک ئێمە موچەتان نیە وەک ئێمە نەوتان نیە وەک ئێمە لە ژێر بارگەرانێکی دەرونی فشارێکی مادیدان لەبەرەوە پێویست ناکە کەسمان قێرانەکان بخێنە سەر کەس هەردووکمان پێکەوە قوربانی دەسەڵاتێکی ستەمکارین هەردووکمان پێکەوە قوربانی ئیدارەیەکی گەندەڵی خراپین و سیاسیانێکی دۆڕاوین وەرن پێکەوە هەمومان دەستبارگری یەکتر بین بۆ ئەوی بتوانین گۆڕانکاری لە وڵاتە دروست بکەین بۆی بتوانین داواکاری مافەکانمان بکەین